یەکێکە لە کارگەکانی هەرێمی کوردستان دەکەوێتە ناوچەی پیشەسازی ئاربەت لە پارێزگای سلێمانی. یەکەمین کارگەی دروستکردنی هەواکێشی کارەباییە لە سەراستی عێراق و هەرێمی کوردستان. ڕۆژانە بە هەزاران هەواکێشی کارەبایی بە کوالیتیەکی بەرز بەرهەم دێنێت. وەک خاوەنی پرۆژەکە دەڵێت، ئەگەر پاڵپشتی تەواو بکرێت کارگەکە لە توانایدا دەبێت با ڕێژەی لە 95 پێداویستی هەموو پارێزگاکانی عێراق دابین بکات. لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستانە یەکەمین کارگەین کە بتوانین هەواکێش کارەباواتە ساحیبە دروست بکەین و ئەم کارگەیە سوودێکی زۆری هەیە بۆ ناوخۆ بۆ بەکارهێنەرانی لەبەرەوەی ئێمە بە کوالیتێکی بەرز دروستی دەکەین و ئێمە بە کەمترین نرخێکینە بازاڕەوە لە ئاستی ستانداردی ئەوروپیایە و ئێمە زۆر ئەتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین و هەلێکی باشمان بۆ گەنجانیش ڕەخساندوو. ئەم کارگەیە ئێستا ئێمە ئەتوانین لە 95 عێراق دابین بکەین لەبەرەوەی خەتی ئینتاجمان زۆرە و ئەتوانین ینی مۆزەفەکانیشمان ئێستا لەم کاتەیە بە تەواوەتی دەورێکی باشیان بینیوە. خەتی ئینتاجمان ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیادبوونایەوە بەکارهێنانیشمان زیادی کردووە. ڕۆژانە چەندین کاتژمێر کار دەکەن بۆ ئەوەی بەرهەمێکی خۆماڵی بە کوالیتیەکی بەرز و با نرخێکی گونجاو بخەنە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق. بەرهەمێک کە پێشتر لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرا، بەڵام ئێستا پشتبەست و بە توانای ناوخۆیی بەرهەم دێنرێت و لەگەڵ ئەوەشدا بووەتە سەرچاوەی دابینکردنی چەندین هەلیکار. دەرفەتێکی زۆر باشە بۆ گەنجان بۆ هەلی کارکردنیان و بۆ داهاتی ناوخۆش هەر باشە، چونکە ئەمە یەکەم کارگەیە بەم جۆرە لە کوردستانە هەبێت و بۆ دروستکردنی ساحیبەی کارەبایی تەبعاً گرنگێکی زۆری هەیە بۆ کوردستان لەم کاتەیەوە پێویستە چەندها کارگەی بێ بۆ ئەوەی هەلی گەنجان بۆ کارکردن بۆ هەلی گەنجان. ساڵانی پێشووتر کە ئێمە هەموو شتێکمان لە دەرەوە هێنا، کوالیتی بەرز بێ نەزم بێ هەمووی لە دەرەوە ئاهات. ئێستا خۆمان لێرە بەرهەمی دەستی خۆمانە بەکارین بە تەکیل پێویستە حکوومەتیش هاوکاری بازرگانەکان هاوکاری کۆمپانیەکان بکەن بۆی هەم لێرەوە گەنجان کاری خوانەکان هەم ئاستی بەرهەمێنانمان پێشە هەم پێویستیشمان بە بەرهەمی دەرەوە نابێ بەرهەمی خۆمان بۆ خۆمان بەکاری هێنی و کوالیتی باشترە و ئیسفادەی زیاتر لێکەین و بەرهەمی خۆمان ئەچنینەوە بۆ خۆمان. لەم ساڵانەی دواییدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پلانێکی درێژخایەنەوە دەیەوێت بایەخی زیاتر باکەرتی پیشەسازی بدات. هەرچەندە 4 ساڵی قەیرانی دارایی ڕێگر بوو لە بەردەم جێبەجێکردنی ئەو پلانەدا، بەڵام لەم کابینەیەدا بڕیار وایە درێژە بەو پلانە بدرێت. ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ڕۆڵی گرنگی دەبێت لە بوژانەوەی کەرتی پیشەسازی و پشتبەستن بە توانای ناوخۆیی و دوجار پێشخستنی هەرێمی کوردستان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، ناحیە عربەتی سەر بە پارێزگای سلێمانی.